بەڵایزان لەم تەورەیە باس لە سوودەکانی گیادەرمانیەکەین وەکو یەکێک لەو چارەسەرکارانی یان چارەسەرانەی کەوا لە کۆن و لە ئێستاشدا سوودێکی زۆری هەیە لە بەرەوەی مەوادی کیمیاییان زۆر کەمە بەرهەمی سروشتن بەشێکیان ڕۆک و گیا و گەڵا و بەپێی تایبەتمەندی ئەو بەرهەمانی کەوا سوودیان لێ وەرەگرێ بۆ بابەتی چارەسەرکردن بە دیاری کراوی ئەمڕۆ باس لە سوودەکانی گیادەرمانیەکانەکەین بۆ گرفتەکانی سک و قۆڵۆن بە میوانداری زۆر بەڕێز کاک هاوڕاست قادر چارەسەرکاری سروشتی و وتەبێژی کۆمەڵەی ڕۆژناسان کاک هاوڕاست زۆر بەخێر بێت. سپاس بۆ جەنابتان بەگشتی گیادەرمانیەکان سوودی زۆریان هەیە ئەمڕۆ ئێمەمانەوێت لەسەر گرفتەکانی سک و قۆڵۆن قسە بکەین. گیادەرمانیەکان چۆن ئەبنە هۆکاری چارەسەرکردنی گرفتەکانی سک و قۆڵۆن. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئەو دەرفەتەی کە بتوانین ئینشاءالله نسبەیەکی کەمیش بێ سوود بە هاوزمان و هاوفکری خۆمان ببینین. دەرمانی گیایی یاخود ئەو ڕۆکە دەرمانیانەی کە لە دەور و پشتمان هەیە و خۆی گەورە خۆقانوێتی گرنگی و بەهای لەوەدایە کە ئەگەر بێت و بە شێوازێکی تەندروست و یاخود لەژێر ڕێنماییەکی تەندروستە بەکار بهێنرێ ئەم ڕووەکانە هیچ زیانێکیان نابێت بۆ تەندروستیمان و بۆ جەستەمان ئەگەر کەسانی شارەزا پسپۆر لە بواری ڕۆکیەکەدا ڕێنماییمان بکە ئەمە یەکێکە لە گرنگیەکانی کە ئێمە ئەتوانین بەردەوام کاری لەسەر بکەین. یەکێکتر لە گرنگیەکانی کە من پێم خۆشە ئاماژەی پێ بکەین ئەوەیە تۆ هەمیشە لە دەور و پشت هەیە و ڕۆژانە تۆ وەکو خواردن بەکاری ئەهێنی هەر ئەو خواردنەیە ئەتوانی بکی بە دەرمان بۆ خۆت شێوازەکەی ئەگۆڕیت ئەیکێ بە دەرمان بۆ خۆت و زۆرینەی ئەو خۆراکانش کە خۆی گەورە بێ ئەمەی بەخشیوە کاریگەریەکی زۆر باشیان هەیە بۆ تەنزیمکردنی کێشەکانی هەرس لە قۆڵۆن و لە دۆنزەگرێ و لە گەدەوە هەر لە مەتبەخەکەی خۆمان و هەر لە چێشت و بەهاراتەکەی ڕۆژانە بەکارێنین ئەتوانین دوو ئیشی هەیە پێی بکەین بۆ گەدە و ڕێخۆڵەکانمان کە لە سکچون بمان پارێزێ و یاخود لە قەبزی و ئاوسانی سگمان پارێزێ. کاکە ڕاست ئەو گیادەرمانیانە مەرجە بۆ هەموو کەسێک ببێن کاتێکە بۆ منە ئازارێکی سکێ بێت یاخود کێشەیەکی ناو سکێ بێت یانە بێت کۆمەڵی ڕێنمایی ئاگادار بێت بووی کە ئەو گیادەرمانیانە بەکاربێنێت پێشەی کە بینە باسکردنی کام جۆرەیان باشە بۆ قۆڵۆن و سنگێشەوانە. بە تەکیدی هەموو کەسێک ئەتوانێت بەکاری بێنێ وەکو باسمان کرێمە ئەگەر بە شێوەی دەرمانیش بەکاری نهێنین تۆ توانی ڕۆژانە وەکو خۆراکێک سوودی لێ ببینی مەسەڵەن لە ڕۆکە بەهاریەکان و گژوگیا بەهاریەکانە تۆ ئەتیادی وەکو چێشتێک بەکاری ئێنی بەڵام لەم ناوە سوودێکی زۆر باشی هەیە بۆ تەندروستی هەرس و قۆڵۆن و گەدا وەکو بابەتەکانی ترکە ڕۆژانە تۆ ئەتوانی وەکو نان و چێشت بەکاری مەسەڵەن بڵین شۆفان تۆ توانی وەکو نانێک بەکاری بێنی بەڵام لەلاوە تەندروستێکی زۆر باشیە بێ بۆت کەواتە ئەمە پێمان ئەڵێ هەموو کەس دەتوانێت بەکاری بێنێ هەتا مناڵێکی ساوای ساڵەوەختینە ئەتوانرێ ڕێگەی بۆ بدۆزرێتەوە بە خواردنی چارەسەرێکی سروشتی یاخود ڕۆکێکی دەرمانی بۆ ئەوەی کە باوبژ و ئاوسانی سکی ئەو مناڵە نەمێنێت. کەواتە کاک هاوڕاست ئێستا باشترین ئەو گیادەرمانیانە کامانن کە بۆ بابەتی سگێشە و قۆڵۆن ئەکرێ ئیسپادیان لێ بکرێت. لە کوردەواریە زۆر جوان ئەڵێ ماڵی پڕ لە ڕازیانە و بە خۆشی بەسکێشە ئەمرێ کەواتە با بڵین ڕازیانە لووتکەی تۆوەکانە لە ڕۆکەکانە کە یارمەتی دەرە بۆ گرفتەکانی ئاوسانی سک و قۆڵۆن و گەدا کەراویە ئەویش ڕازیانەکە چۆن بەکاربێن ئەمە ڕازیانەکاڵیبی خوێن بە وشکی بە گەرمکردن یانی مەسەڵەن تۆ با بەگشتی باسی تۆوەکان بکەین یاخود گەڵاکان گوڵەکان هەر کامیان ڕەگەکان ئەمانە هەرێکی لە ڕۆکێکا شوێنێکی بەسوودە بۆ قۆڵۆن و گەدە و هەرس عادەتەن یەخشە تێ بیکەین بە بەرنامە لە ژیانمانە هەج ڕۆکێک هەست تۆوێکمان بەکارهێنا بۆ خواردن بە شێوەی چا یا کوڵاندنە یا دەمکردنە باش هەر کاتێک ئەمەشمان کرد پێویستە سەری داپۆشرێ
بینە سەر ڕازیانەکات یەک کەوچکی چا لە ڕازیانە ئەەکەیتە نێو کوپێک ئاوی زۆر گەرمەوە جوان تێکەڵی تو سەری داپۆشی 5 بۆ 10 خولەک دوای ئەوە ئەخورێتەوە ڕۆژی 2 بۆ 3 جار پێشنان بەڵام بۆ ئەو خانمانەی کە هۆرمۆنی شیریان بەرزە و یاخود ئەو پیاوانی هۆرمۆنی پرۆلاکتین شیریان بەرزە نابێ بیخۆن بۆ لە بڕی زیاتر بەرزیەکاتەوە ئەگەر نۆرمال بێ خۆی کێشەی نییە ئەگەر هۆرمۆنی شیری ئەو کەسە پرۆلاکتین لە جستەیە نۆرمال بێ و هیچ کێشەیەکی نەبێ ڕازیانەکە هیچ کاریگەریکی خراپی نابێ لەسەر تەندروستی بەڵام بەرز بێ بەرزتریەکاتەوە هەتا بۆ ئەو دایکانە باشترین دەرمانە کە شیر ئێن بە مناڵ مناڵێکیان بەڵێ مناڵی شیرە خۆریان هەیە کاریگەری زیادبوونی شیرەکە لە سنیا زیادەکە ئێمە توانین بەدیلی ئەوە بەکاربێنین بۆ کەسێک ئەم گرفتەی هەیە زیرە ئەتوانی زیرە بە هەمان تەریقە بخۆی ڕۆژانە تۆ تەسەور کە هەر ئەو زیرەیە لە ئیلتیاباتی قوڕکتەوە هەتا کۆتایی ڕیخۆڵەکانت گرفتی ئیلتیاباتە ناهێڵە بە شێوازی چاخواردن بە شێوازی چاخواردن بە ساغی دەتوانی بیکڵێنی تۆوەکەی وەکو چای کوڵێنیان تۆوەکەی مەسەلەن کەوچکێکی زەڵاتە زیاتر ئەەکەیتە نێو چ زوویەک یاخۆت قۆریەکەوانێ و پەرداخی ئاوی تەیەکەیت بە ئاگرێکی زۆر کەس ئەیکڵێنی سەری داپۆشرابێت کەیتر کەوتە قوڵپ و کوڵان ئەو ئاوە دایەگریت و ناهێڵی هەڵمەکەی بڕوە لە بەروی زۆربەی تۆ و گەڵاوگوڵەکان زەیتی تایاریان هەیە ئێمە ئیشمان بەو زەیتەیە بەو مادە فەعالانە هەیە کە لە ناو هینەکەی خۆیان بمێنێتەوە لە ناو ئەو ئاوایە تەفاعول بکات پێکاتەکەی خۆی بمێنێتەوە و یارمەتی دەربێت بۆ ئەوەی کە تۆ لە کاتی خواردنە ئەسان سواتە ڕۆحی ئەو مادێت بەکارهێنابێت جا ئەمە لە زۆرینی تۆ و گەڵاو گوڵاکانە وجودی هەیە مەسەلەن بینە سەرەوەی ئەگەر کەسێک برینی هەبێت برین لە گەدەیە هەبێت چی بکات ئەو کەسانی کە برینی گەدەیان هەیە پێشتر ینی زەرورە هەمومان کە گرفتمان بۆ تووشە بێ بە نیشانەکانە بزانین چیمانە ئەگەر نەمانزانی باشتر وە پشکنین بکەین چونکە زۆرێک لە بەکتریا و کەڕوو شەخۆرەکانمان هەیە زۆر جار کەسێکی ئاسایی نازانێت کامیانە گرفتی قۆڵۆنەکەی بۆ توش کردووە مەسەرەن بینە سەر نیشانەکانی هین ئێسپایلۆری بەکتریای مەعیدە سێرەکەی وەرگە ئاوسێنێ غازاتێکی زۆرە بۆ تووشەکە ماوەیەک هەست بە قەبزیەکەی ماوەیەک هەستەکەی سکشونت هەیە ئازارێکی زۆر لەسەر گەدە دروستە بێت لە ناوەڕاستی پشتە بۆنی دەمت ناخۆشە بێ بە زۆرێک لە خواردنەکان شیرەمەنیەکان و پرتەقاڵ و چیوچی تۆ تێگەچێت سیحەتە ئەمە نزیکمان نەکاتەوە لەوی بزانانی ئەم کەسە چێتی کەواتە بۆ هەڵبژاردنێک بۆ نەمانی بەکتریاکە جیاوازترە بێت لەوەی کە کەسێکی تر بە حاڵەتێکی دەرونی بێتاقەت بووە و گرفتێکی ژیانی تری هەیە سترێسە تووشی قۆڵۆن و هەڵئاوسان و ئازاری سک بووە ئەگەر زۆرجە باز لە نعنا دەکەن ئاوی نعنا باشە نعنا خۆی بخۆینیان ئاوەکەیان چۆنیان زۆرجە بە وشکیش هەیە هەر نعنا بە هەموو شێوازێک سوودی خۆی هەیە لە شۆربایە بەکاری بێنین بە شێوازی چا بخورێ لەگەڵ شەربەت تا بخورێ تۆ تەسەور کە تەنانەت بە تەڕی نعنا گەڵاکەی ئاسایی بیخەرە مەسن بیجویت و قوتیبیت بیخۆی بۆ ئیلتیاباتی پوک سوودی لێ بینی و بۆ کەسانی کە سکشوونیشان هەیە و ئەو کەسی ئیلتیاباتی ڕێخۆڵەکانیان هەیە ئەو کەسانی دڵە کزیان هەیە ترشەڵۆکی گەدایان هەیە ئەتوانن سوود لە نعنا ببینن بەدەر لەوەی بە شێوەی چاکە وەکو باسمان کرد مەسەرەن گەڵاوشکەکەمان دەستکەوتووە کوڵێنی یایەکی تە ئاوی گەرمەوە کاریگەریەکی یەکجار زۆری ئەبێت لەسەر تەندروستیمان هەم دژی بەکتریا و کەڕوەکانە هەم ئیلتیاباتی گەدە و هەتا تەشەنووج نایڵێ بۆ ئێمە یەکشتمان بیر نەچێ میزاجی و تەبعی گەدە و ڕیخۆڵە کاتێکە تووشی سکشونە بێ گەرمە بێت بۆ کاتێک کە قەبزە بێ ئەو کەسە تووشی قەبزی ئەبێت میزاج و تەبعی ڕیخۆڵە و گەدە سارد ئەبێتەوە جا زۆر جار ئێمە ئەبێت مەسەلەن چۆن چارەسەرەکە بکەین کاتێکە گەرمە بێ بە گەرمتر چارەسەری بکەی وەکو نعنا زۆر باشە بەس دۆش گرنگتر کاکدانیار نابێ هەمیشە یەکسەر ئێمە پەلاماری دەرمان بین سکشون بۆ ڕایگرین قەبزی بوو یەکسەر چونکە ئەسبابێکی هەیە ئەبێت چاوەڕی کاتکەین زۆر باشە کاک هاوڕاز
دەرمانی کوردەواری ڕەنگە هەمومان ئەو شیارەمان نەبێ لەوەی چی بۆچی باشە دوایەوەی ئەو شیارشمانەیە ڕەنگە دەرمانێک بە کاڵی خواردنەکە یا کەمێک گەرمکردنەکەی کوالیتەکەی باشترکە یا خراپتریکە ڕەنگە هەنە دەرمان ئەوەندە بیکوڵەنی هەروەک وایە شتێکی ئاساییت خوارد بێتەوە ڕاستە ناڵێم هەمووی ناکرێت لێرە تووشیکردنەوە بۆ هەموو گیا دەرمانەکە بەڵام بۆ تەجروبەی هەیە ئەو زانیارە سەریعانەی کە بۆ هاوڵاتیەک گرنگن چۆن مامەڵە لەگەڵ گیای دەرمانیان بکەن ڕەنگە زۆرێک لە ماڵەکان بەشێک لەو گیا دەرمانیانە بە وشکی هەبن بەشێک لە گوڵەکان هەبن یاخود بە پێی وەرزەکان ئێمە دەستمان کەوێت باشترین مامەڵەی تەندروست لەگەڵ گیا دەرمانی ئەوەندەی هەستت پێکردوێ وەکو زانیارێکی گشتی بە خەڵکی ببەخشی چۆن بەکاری بێنن چۆن بخۆن ئەوەی زیاتر بۆ دەستگای هەرز بەکارێت کۆمەڵێک ڕۆکە ناویە بین و پێشیان ئەڵێن چۆن بەکاری بێنن مەسەرەن پونگا جاترا نعنا گوڵە بەیبوون لە تۆوەکانە زیرە ڕازیانە یانسۆن کەراویە هەر یەک لەمانە بە تەڕی و بە وشکی بەکار ئەهێنرێ و تۆوەکان بە هاڕاوی بە ساخیش بەکارهێنرێ عادەتی وشکردنەوەی ڕۆکەکان سیفاتێکی باش هەڵەگرن ئاوەکەی ڕۆما دەفعالەکە ئەمێنێتەوە کەواتە ئەتوانین بڵین بە وشکی کاریگەرترە و بە شێوەی چالێنان ئەگەر ئاگرێکی زۆر کەس بێ باشترە بۆی هەڵمی زۆر نەکە ئاگرێکی زۆر کەزی لە ژێرا بێت سەری داپۆشرابێت کە ئاوەکە گەشتە پلەی کوڵان دائەگیرێت و بە هەر سەری داپۆشراوە تا تقریبان شلەتێن یاخود سارد ئەبێتەوە دواتر ئەخورێ خۆ ئەگەر کەسێ شەکری نەبێت و بە هەنگوین شیرینی کە هەرێک لە مادانە کاریگەری زۆر زیاترە چونکە وەکو ئەگەڕنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەندین کەس چۆتە لای بۆ خزمەتی کە گرفتی سکێشەی هەبووە فەرمانی پێکردوون کە فەرمێتی با هەنگوین بخۆ شەربەتی هەنگوین بخۆ یعنی کەواتە ئەمە هەر لە قورئانیشە ئاماژەی پێکراوە کە یعنی ئەتوانین بڵین کاریگەریکی زۆر باشی بۆ تەندروستیمان هەیە و شیفایە بۆیە کەواتە زۆرینەی چاکان بە هەنگوین شیرینکردنی کاریگەری هەیە بۆ خوا جەستەی ئینسان و مێشکی وا دروست کردووە هەر مادەیەک شیرین بێ جەستە زووتر وەڵامدانەوەی ئەبێت لەگەڵی بۆیشە زووتر خەڵک لەگەڵ شیرینیە جسمیەها مەسەرەن شیرینی زۆر بخۆین زووتر نەخۆشەکەوین ئەگەر ڕاستەبارەت بە قۆڵۆن ئەمە کە زۆر جاراوەتر لە ناو کوردها زۆر بڵاوە ئەمە چۆنیە چ گیایە چ شتێک باشە بۆ هێرەوانی کە باسکیا خۆ شتێکی تایبەت دێ بۆ ئەویان خۆی قۆڵۆن شتێک نییە لە دنیا بڵێ دقیق ئەمە خۆکارە بۆ توش بوونت هیچ خاڵێک نەچۆتە سەری کە تاوا لە دنیا یەکلا بێتەوە بڵێ ئەم هۆکارە هەیە تۆ تووشی قۆڵۆن ئەکات چەند گرفتێک هەیە کە تووشی قۆڵۆن ئەکا عنی میشانەیەکەن ئەمانە هەری بۆ هەرێک لەمانەش ئەتوانین چارەسەرێدانێ مەسەلەن قۆڵۆنی عەسەبیمان هەیە کە ئەتوانین بڵین بە ڕێژەی لە 170 میلەتی کورد کە قۆڵۆنی هەبێت لەو لە 170 قۆڵۆنەکەی عەسەبیە پێویستمان یەکەم شت بە ئارامکردنەوەی دەروونمانە ئەی ئەو ڕۆکانە کامانن کە دەروونمان ئارامەکەنەوە کێشەی قۆڵۆن ناهێڵن گوڵەبەی بوون بە شێوەی 4 ڕۆژی 3 جار بخورێ هەم ئیلتیاباتی گەدۆڕی خۆڵە نایاڵێ هەم مێشک ئارام ئەکاتەوە دەروونمان ئارام ئەکاتەوە یاخود خوزامی جای خوزامی بڵین شاڕێحانە هەم دەروون ئارامەکات هەم قۆڵۆنەکەت ناهێڵێ کەواتە تو ئێمە توانیمان دوو ئیشی پێ چارەسەرکەین هەم سترێس و قەلەقەکەمان هەمیش گرفتی قۆڵۆنەکەمان ئەگەر کەسێک بەهۆی خواردنەوە تووشی هەڵ ئەوسان و غازات بوو بە ڕازیانە و نەعناکە ئەتوانێت چارەسەری خۆی بکات کاگە ڕاست بۆی ئەمە ینی گرنگە سەرەنگە هاوڵاتیەک بڵە جا من چۆنێکری هەموو ڕۆژێ مەسەن گوڵەبەی بوون خۆمی هەموو ڕۆژە جادرە و ئەمە تەنها بۆ ئەو کاتەیە کە بڵێن هەست بە نیشانەکان و ناڕەحەتین وەکو کۆرسێکی دەرمانی چەند ڕۆژێک لە سەریەک هەفتەیەک ئەمانە بەکاربێنین ئوستاز چی ئەبێت من لە جیاتی چای ڕەش ڕۆژی وا هەیە من حەزم لە چایە 5 بۆ 6 چای ڕەشە خۆم ڕەنگە زۆرتیش بخوێ لە کوردستان وایە باش ئەی چی ئەبێت لەو بینەیە باسییانیان بەیبوون بێ کەواتە ئەمە شتێک نییە قورس بێ خۆمان قورسی ئەەکەین باشە بۆ من بێ مەسەرە من بە یەکشت بە هاوڵاتیان بڵێم ئەوەی قۆڵۆنی هەیە با پارێزی شەکرە بکە پارێزی نەخۆشانی شەکرە بکەن
قۆڵۆنت نامێنێ غازاتە نامێنێ ئاوسان نیسکە نامێنێ نەخێر وەرم فێری چایەکی تریانەکەم من ئەڵێم هاوڵاتیانی ئازیز ئەگەرتانەوێ ئاوسان و گەورەبوونی ورگتان نەمێنێ قۆڵۆنتان نەمێنێ ئیلتیاباتی ڕێخۆڵەکان و دۆنزەگرێتان نەمێنێ چایەکتان پێڵم زۆر بەلەزت زۆر خۆش و ڕۆژانە ئەتوانن بەکاری بێن و بیخۆن لیمۆ بەسرای ڕەش لەگەڵ گەڵای غار من ناومناوە چای کەمەرشکێن ئەزانی چەوری کەمەرە توێنێتەوە لیمۆ بەسرای ڕەش لەگەڵ گەڵای غار چەوری کەمەرتە توێنێتەوە ئیلتیهابی ڕێخۆڵەکانە ناهێڵێ ئەستن بۆ ئیلتیابی گشتی جەستت بە سوودا بەڵێ بە تەئکیدی تەجروبە کراوە ئەگەر بڵێم هیچ 6 ساڵ بەر لێ ئێستامە تا ئێستا دڵنیام یعنی لە قسەکەی خۆ تەنها دوو لیمۆ بەسرایی بشکێنە بیکەرە قۆریەکەوە 6 تا 10 گەڵای غار بکەرە ناویەوە ئەگەر گەڵاکە یەک تۆ زورت پێی باشترە پەرداخێ بۆ دوو پەرداخ ئاوی تێکەین و ئاگرێکی کەس ئیتر بە دەدەقە بکڵێ بە چارەکی کێشەمان نییە کە ئەم چای کوڵا دایانین ئەتا دیوەکو چایتر بکرێتە کوپەوە و بە هەنگوین شیرینیەکەین و نۆشی گیانە بێ نەخێر بە تووەبی خۆتوی وشک ئەمە وەکوینەڵێ پێشنان خوارد و دوای نان خواردنیە یان ئاسایی چۆن لە عادەتەن ئەم چایانی کە باسمان کردوون تەبەن هەمووی بە شێوەی زەیتی ژەخورێ هەمویان بە شێوەی زەیت هەر بڕۆ زەیتی گوڵەبەی بوون و زەیتی شمڵی پێکەوە تێکەڵیان کە کەوچێکی زەڵاتە دەرچێ ڕۆژی دوو جار بیخوا ئەو کەسە کە من ڕەنگە ئاسانتر بێ خەڵک تۆزێ ئێستا حەزیان بەشتی ئاسانترە ئیشی چارەسەری گەدە و ڕێخۆڵەکانمان بۆ کات جا پێش نان خواردن سوودیان زیاترە وەک لە دوای نان خواردن پێش نان خواردن بەڵێ یعنی هەموو ئەو دەرمانە ئەو بابەتی گیانە پێش نان خواردنانی باشتر بێت بەڵێ بە تەئکید ئەوە یەک شتی تر هەیە ئێمە ناکرێ هەمیشە پەنابەرین بۆ چارەسەر وەکو جەنابتان ئاماژەتان بۆ کرد ڕەنگە خەڵکانێکە بێ نەتوانێت هەمیشە ئەم شتانە بخوا من لە چاوپێکەوتنی ترا باسی بابەتێکم کرد بەشێک لە هاوڵاتیان بە هەڵە تێگەیشتە بوون ئەویش ئەوەی ناوم ناوە وەرزشی نانکردنەکە وەرزشی نانکردنەکە ئەوەیە کە چۆن دایکان کاتی خۆی نانیانە کرد و تیرۆکیان بەکارهێناوە بۆ لە پیتەست ئەگەر هەر نانەکەش ناکەن خانمان ئێستا تااقەتی نانکردنیان نەماوە ئێمە ناڵێم بچن چارتەش بکەن با وەرزشێک هەیە بە لەپی دەستیان بکەن چ پیاوان چ خانمان کاریگەری هەبێ بۆ تەندروستی تۆ یەک قەڵەم یاخۆ تیرۆکێکی باریک لەسەر لەپی دەستیان بەم شێوەیە یاری پێ بکەن تۆ مەساجی تەواوی ناوسک و جەستت پێ کردووە ئەمە لە یاسای سۆجۆکایە کە سۆجۆک پشکنینێکی فیزیایی عالەمیە لە کۆریا و سین و یابان و هەندستان و ئێرانی شاکاری لەسەرەکرێ مەساجکردن بە لەپی دەست ئەگەر ئەو برا بەڕێزە یارمەتی دەربێ بۆ دەستم بێنێتە پێشەوە من ئەمەوێت ئاماژە بە شتێ بکەم و ئەگەر حازریش بوو لەسەر شاشە دیمەنەکانمان بۆ ئەمە لەپی دەستی ئێمەیە لێرەوە بەم شێوەیە وەکو بە شێوەیەکی بازنگایی مەساجی پێەکەی حسابی کە ئەمەی کە بۆتان باسەکەمەها بەم شێوازە حسابی بکەن لێرەوە ئەما بێ بە دەرچەی کۆم بەشی سەرەوە باشە بە شێوەیەکی بازنگایی تۆ مەساج بە لەپی دەستە ئەەکەیت بەم شێوەیە ئەمە پشکنینێکی فیزیاییە ئەگەر دیمەنەکان ئامادە بن پێم خۆشە زیاتر ئاماژەی پێ بکەین بە ورتر هەم لە دان هەم لە بنی پێ و هەم لە لەپی دەستا بە ورتر بۆتان باسەکەم چۆن لە دانا وا بکەین کە گرفتی قۆڵۆنمان نەمێنێ چونکە دانیش خی گەورە وای خۆڵقانوە تۆ تەسەورەکەی هەموو پارچەیەکی لەش خەریتەی تەواوی جەستەمانی تا دروست بۆتەوە لە لەپی دەستا لە گوێیە لە بنی پێەیە لە مەچەکە لە ددانەکانە بۆ نمونە پێغمبەر صلی الله علیه و سلم کە ئەفەرمێ ئەگەر قورس نەبووە لەسەر ئۆمەتەکەم فەرمانم پێکردن بە هاتنە ژوورەوەیان بۆ ماڵەوە بۆ ڕۆشنە دەرەوەیان سیواک بەکاربێنن حکمەتی ئەم سیواکە لە چی هەیە خۆشەویستان مەسەلەن هەر دانێک ڕەبتە بە بەشێکی جەستەمانەوە بچن تەجروبەیەکەن بزان کام دانەتان کلۆرە کام دانتان کێشەی هەبووە
کە وێنەکانم نردوو بۆ کاکدانیار انشاءڵا لەسەر شاشە دوایی تەماشایکەن کام دانە ڕەتی هەیە بۆ منە بە گورچیلێتەوە بە قۆڵۆنتەوە کاتێک کە سیواکەکە بەکارەهێنی یارمەتی دەرەبێ بۆ تەندروستی هەموو جەستت ئەمە بەس سیواک لە ڕێی دەمۆتوانیمان جستەیەکی سەلامەتمان هەبێت بینە سەر بنی پێ بە پێپەتی بڕۆی بەناو چاوە یاخود وەکوتم پارچەدارێکی خڕ هەر کلکی ماسی حەیەک لەتێک بشکێنە و لە ژێر بنی پێکان تا یاری پێ بکە یعنی تەواوی جستەی تۆ مەساجەکە ئێمە مەرج نییە هەر پەنابەرینە بەر چارە سەرکردن لە ڕێی خواردنەوە پارێزێکی کامەکەین وەرزشێکی کامەکەین تۆزانی دوای هەموو نان خواردنێک تەنها 3 بۆ 5 خولەک ئەگەر کەسێک وەرزش بکە وەرشەکەش ئەمەە قورز نییە سامنێکشتان پێڵم هەمومان نەتوانین بیکەین لەسەر پشت پاڵکەوە چۆن پاسکی لێخڕی قاچەکان یاری پێ بکە بۆ مناڵێکی دوو ڕۆژەکە لە دایک بووە ئەم تەمرینەی پێ بکە باوبژ و غازاتی سگ نامێنێ هەتا گەورەیەک پاسکیل چۆن لێ ئەخوردێ تۆپاڵەکەی لەسەر پشت و یاری بە قاچەکانتەکەی بۆ شێوازە ئەگەڵ ڕزەوەی کە باست کرد ئەنی زانستیان سەرمێنراوە بۆ بابەتی ئەوەی بۆ نەدان و بنی پێ و ئەوان بە تەکیدی ینی یەقینت بێ لەوەی کە لە زەمەنی دەرزی ئاژنینەوە هەندیەکان و سینیەکان و ینی فارسەکان بەکاریان هێناوە و بە خۆشحاڵیەوە ئێستاش لە عێراقا ینی بەکارێن لە وڵاتە عەرەبیەکانە زۆرێک لە ئوستازەکان هەن کە ئیشی لەسەرەکەن ئەوەندەی من ئاگادار بم لە کوردستانی خۆمانە لەوەیە 3-4 کەسی تر هەبن لە غەیری من خۆم ئەو پشکینە وەکو بڵین ئەمە خۆی چارەسەرێکە پێڵێن چارەسەری سۆجۆک باشە بەس من ئەم چارەسەرە بە گۆڕیمە بۆ پشکنینی پێکەم لە ڕێی لەپی دەستەوە کە مەسەلەن هاوڵاتیان ڕۆژانە سەردانم بکە پشکنینی لە ڕێی لەپی دەستەوە بۆیانەکەم بۆ هەر گرفتێک بۆی دڵنیابینەوە لە نەخۆشەکانیان چونکە هەر نوختەیەک بەشێکە لە جەستە کاگە ڕاست دوو بابەت هەیە حەزەکەم بڕاستی تۆ ڕێیت هەبێ قسەت هەبێ لەسەری سە کەسێک نەخۆشەکە چێتە لای پزیشک تەشخیصەکرێ نەخۆشەکەی دیارێک لێ دوایی ئەچێتە دەرمانخانەیەک دەرمان وەرەگرێ واتەگە ڕاستە خۆ بچێتە لای دەرمان فرۆشەکە دەرمانی نادات چکە نازان چی دەرمانێکی بات خۆ ڕەنگە گەر بشی بڵێ شتێکی بات زۆر جاو تعلیق و ڕەخنیە لە گیا دەرمانەکان نەکرێ من هەمیشاڵێن دەرمانی گیایی ناڵێن دکتۆری گیایی ڕاستە ئەبێ نەخۆشەکە تەشخیص کرا بێ دکتۆر بینی بێتی ئەو کاتە ئازادەیەت لای بەڕێزت دەرمانی گیایی وەرەگرێ بۆ چارەسەرکردنی بۆ نمونە چۆری خوێنەکە یاخود دەچێت دەرمانی کیمیایی وەرەگرێ بۆ چارەسەرکردنی ڕاستە کەواتە پەیامە چی بوانەی بێ ئەوەی تەشخیص بکەن ڕاستە خۆڵێ ئەوە هاتم و قۆڵۆنەکەم چارە نەبوو هینم خوارد و جادرم خوارد و سوودم لێ وەرنەگرت ئەکرێ ئەمە هەرجارە کێشەی ئەوەی نەبوو بێ پێویستی بە جادرە نەبوو بێ شتێکی تری پێویست بێت لەسەر ئەمە چی دەڵێت من داوا لە هاوڵاتیانەکەم هەر کاتێک چوونە لای هەر کەسێک هەر بە ڕێزێک کەوتی من کاری گیا دەرمانی ئەەکەم دەرمانێکی یا بۆ هەموو کەس هەمان دەرمان بوو تاقلی نەپرسیەوە کێشەکە چییە نەسۆنەرێکی بینی نەپشکنینێکی بینی نا وردەکاری لێپرسی بە ڕاستە خۆ لەو جێگەی بێتە دەرەوە زۆر بێسەرێشەترە بۆ خۆی بە خۆشحاڵیەوە ئەوەی ئەندامی کۆمەڵی ڕۆگناسان بێ ئەوە ئیشی نییە یعنی ئەمە بۆ ئێمە جێگەی خۆشحاڵیەکە لە تەواوی کوردستانە ئەندامانی کۆمەڵی ڕۆگناسانی کوردستان یا بە تەشخیصکردن و یا بە دڵنیابوونەوەیەکی زۆر و ئەوەیشی معلوم بێ لای جەنابتان ئەوانەی کە سەردانی نۆرینگە گیاییەکانەکەن ئەیانێ بە ڕۆکێکی پزیشکی چارەسەری خۆیان بکەن ئەوانە کە ئیتر تااقەتیان چۆ لە ئایادە و دەرمانە کیمیاییەکان یعنی ڕێز و حرمەتێکی زۆرم بۆ دکتۆرە بەڕێزەکان هەیە کە ئیتر ئەوانیش دەرمانەکان سنووردارە بۆیان لە بڕی دەرمانی کیمیایە چەندانەیەکەی بۆم حاڵەتە چەندانەیەک بۆ حاڵەتێکی تر تێگەیت دیاری کراوە ئەوە نییە بڵێ شتێک بێت بەرفراوان بێت چونکە ئەم ئینسان دروستی کردووە ڕۆکەکە خۆی گەورە خۆڵخانوێتی و بەرفراوانی چارەسەری ڕۆکی ئەمەنە زۆرە ئەگەر ئێمە بە بەردەوامی هەموو ڕۆژێت تا تەواوی تەمەمان بەرنامەی لەسەرکەین تەواو نابێت لەبەرەوە دڵنیاتانەکەمەوە بۆ هەر ڕۆکێک لە جیاتی سوودێ دەیان سوودی هەیە بەس بزانانی چۆن بەکاری بێنی ئەو قسەیە ڕاستە هەستا من ئەگە دەرمانێکی کیمیایی وەربگرم ڕەنگە سوودێکم پێ بگەێنێ لە لایەکی تریشەوە کۆمەڵێ ماک و مزعافاتی هەیە بۆ جەستەم
ڕاستە دەرمانی گیایی یا سوودت پێگەێنە یا هیچ سوودێکی نیە و تا سوودیش توێن لە دەرمانی زێری هەبێ لە دەرمانی گیاییە ئەگەر کەسێکی نەشارەزا بەکاری بێنێ بەڵێ بە تەئکیدی زەرەری هەیە بەتایبەتەوەی نەخۆشی درێژخایەنیان بەڵێ تۆ کابرا زەختی هەیە وچی زەنجەفی لەخوا وەڵامێ چەوری داگرم ئەیداما و تۆ لەو لاوە زەختت بەرزە بێتەوە پێی گیایی هەیە بۆ شکرە من ئەمەوێت لە شوێنی کەش باسم کردو پێم خۆشە لێرە بە هاوڵاتیانی بڵین ئەزانی گیایەکمان هەیە زەخت بەرزەکاتەوە زەختیش دابەزێنێ گوڵی کۆچەرات ئەم گوڵی کۆچەراتە بیکەیتە ئاوی گەرمەوە بیخۆی زەختە داگرێ فشاری خوێن دابەزێنێ ئەگەر بیکەینە ئاوی ساردەوە بیخۆین بەرزیەکاتەوە ئێماوەیەکی زۆر لە ڕێی تۆری کۆمەڵایەتیەوە نازانم چ خێرخۆیان بڵاوی کردبەوەی زایف دەکە ئەم عالەمە سەری کردووە سەر بەبێ ئەوەی بزانێ چۆن بەکار بێت چۆن بخورێتە یعنی ئەبێت تۆ دڵنیابیتەوە وە پرسیار بکە پێش ئەوەی کە من و تۆ ڕەنگە یەک نیشانەمان هەبێ لە حاڵەتێکی نەخۆشیەکە بەڵام مەرج نیە نەخۆشیەکەمان یەکشت بێ لە کۆتاییدا کاک هاوڕاست ئەوەی کە گرنگە لە کاتی بەکارهێنانی دەرمانی گیایە ینی زۆر بەوردی بەکاری بێنین وە ئەو ڕێنمانی کە ئەو کەسێک کە شارەزایە لە چارەسەرکاری دەرمانی گیایی ئەو کەسە بەکاری بێنێت ئەبێت ئەوە احتیمای پێبات هەیە مدەتێکی خوات چەند ڕۆژێک باشە بێت روازی لێنێ یانەوە تا بێت تاوەکو ئەوی بۆی دانراوە بەکاری بێنێت قوربان خۆی تەشخیصکردنەکە پێمان ئەڵێت تۆ مودەی چەند بەکاری بێنی وە تەمەەن پێمان ئەڵێت ڕەگەز پێمان ئەڵێت بۆیە پرسیارکردن لە کەسی شارەزا باشە لەوەی تۆ خۆت لە ماڵەوە بەکاری بێنی زۆر جار پێویستی بەوەیە ئەم کەسە لە 40 ڕۆژ کەمتر نەبێ بەکارهێنانەکەی 40 ڕۆژ بۆ 3 مانگ باشە زۆر جاریش پێویستە تەنها یەک هەفتە بیخوا دەرمانمان هەیە بۆ نمونەوەکو سینەمەکی یاخود گەڵای سوڵتان بڵێن گیای سوڵتان بەکاربێنی ئەگەر تا 10 ڕۆژ بۆ 15 ڕۆژ بە بەردەوامی بەکاری بێنی زەربەیەکی زۆریا بە ڕخۆڵەکانت ڕاستە لەم لاوەنەی هێشتۆ قەبزبی بەڵام کاریگەریەکی زۆر خراپ بەجێ هێڵێ لەسەر ڕێخۆڵەکان و تووشی لوزبوونی ئەکات تەمەڵی ڕێخۆڵەکانە تووشەکات بۆیە پرسیارکردن باشترە و تا پێت بڵێ جورعی چی و لەگەڵ چی بەکاری بێنی ڕاستە زۆر سپاسەکەین بەڕێزکە کاوڕاست قادر چارەسەرکاری سروشتی و وتەبێژی کۆمەڵی ڕۆژناسانی خۆ بەخێر بێت سپاس بۆ ئێوەشمان دۆ نەبن سپاس بۆ ئێوەش